هجری تو چەند سەختە دڵبەر ماڵەکەم وێرە نەبووت ڕۆژ و شەو غەمباری ڕوتم دیدەکەم گریا نەبووت ئاشکی چاوم بادەیە ناڵێ دڵم ئاینینەیە ئاشکی چاوم بادەیە ناڵێ دڵم ئاینینەیە خاک بەسەر بێ کەس لە حەسرەت جەرگەکەم بوریان نەبووت خاک بەسەر بێ کەس لە حەسرەت جەرگەکەم بوریان نەبووت خاک بەسەر بێ کەس لە حەسرەت جەرگەکەم بوریان نەبووت نگاری نازنین لەو ڕۆژەوە دووری لە من سەیلی دیدەم وا بە خوردێ هەر وەکو سیروانە بۆت ئەی نگاری نازنین لەو ڕۆژەوە دووری لە من سەیلی دیدەم وا بە خوردێ هەر وەکو سیروانە بۆت سەیلی دیدەم وا بە خوردێ هەر وەکو سیروانە بۆت شکا پشتم بڕا جەرگم لە حەسرەت وردە خاڵانی لە حەسرەت وردە خاڵانی خودایە بۆ نەما ئەهد و قەرار و مەیلی جارانی مەیلی جارانی مەیلی جارانی ئای ئای هجری تۆ چەند سەختە دڵبەر ماڵەکەم وێرە نەبووت ڕۆژ و شەو غەمباری ڕوتم دیدەکەم گریا نەبووت ئاشکی چاوم بادەیە ناڵێ دڵم ئاینینەیە ئاشکی چاوم بادەیە ناڵێ دڵم ئاینینەیە خاک بەسەر بێ کەس لە حەسرەت جەرگەکەم بوریان نەبووت خاک بەسەر بێ کەس لە حەسرەت جەرگەکەم بوریان نەبووت